تەنها ئێمە بۆ ئەوە داوامان کردو کە ئەم خاڵانەمان بۆ جێبەجێ بکەن زەمانەتی جێبەجێکردنیمان بنێ بۆی ئێمە بەشداری دانیشتنەکە بکەین زەمانەتمان وەرگرتووە ئیمزایان کردو بۆمان کە جێبەجێیەکەن لەبەرەوە ئێمە ئەمەمان بەستۆتەوە بە تەنها بەشداریمان لە دانیشتنەکەیە بینم ئێستا ئەوەیە بەداخەوە نەوەکانیان کوڕەزا و کچەزاکانیان برازاکانیان کوڕەکانیان خەریکی دووگهێنان و بەنزینهێنان و خەریکی سەرانسەندن و خاوەسەندن لە خەڵکی یاریمی کوردستان هەچ کەسایەتی بەڕاستی بەس لێکێتی پارتی پترازێت ینی بێتە دەرەوە یا پتراسێ بەڕاستی ئێمە دەستی براتی و هاوڕێتی و هاوکاری و ئیشیشی وە درێژ دەکەین. نهێنیەکانی پشت بەشداریکردنی نەوەی نوێ لە کۆبوونەوەی پەرلەمان لەگەڵەوەی پەرلەمانی عێراق نەیتوانی بۆ هەڵبژاردننی سەرۆکۆمار کۆبێتەوە بەڵام پەیوەندیە ژێربەژێرەکانی بەشێک لە هێزە ئۆپۆزیۆنەکانی هەرێمی ئاشکرا کرد. ئایا دەنگۆی وەرگرتنی $10 ملیۆن تەنیا لە بەرامبەر بەشداریکردن لە کۆبوونەوەی پەرلەمان دروستە؟ بۆچی نەوەی نوێ چووە بەرەی پارتی و هاوپەیمانەکانی لە کاتێکدا لە عێراق و لە هەرێمی کوردستانیش ئۆپۆزیسیۆنە؟ فەرمانگەی ڕاگەیاندنی پەرلەمانی عێراق بە فەرمی ئاشکرای کرد 202 پەرلەمانتار بەشداری کۆبوونەوەی ڕۆژی شەممەی پەرلەمانیان کردووە. کۆبوونەوەکە ململانەیەکی توندی نێوان شیعەکانی بەخۆیەوە بینی بەڵام بووە هۆی ئاشکراکردنی پەیوەندیە ژێربەژێرەکانی نەوەی نوێ و پارتی دیموکراتی کوردستان. بەپێی ئەو زانیارانەی لا سەرچاوەیەکی باڵاوە دەست حەوڕۆژ کەوتون بەشداریکردنی فراکسیۆنی نەوەی نوێ لە کۆبوونەوەی ڕۆژی شەممەی پەرلەمان با ڕێکەوتنێکی پێشوەختە بووە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان. هەرچەندە نەوەی نوێ نامەیەکی واژۆکراوی بڵاو کردەوە کە ژمارەیەک مەرجی تێدایە بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکە بەڵام سەرچاوەکە وتی ئەوە تەنیا بۆ پاساوهێنانەوەیە بۆ بەشداریکردنیان لەو کۆبوونەوەیە بەو پێی ئەو مەرجانە بە هیچ کام لە سیاسیەکانی عێراق جێبەجێ ناکرێن. ئەو سەرچاوەی 7 ڕۆژ باسی لەوە کرد لا دانیشتنی ڕابردووی پەرلەمانەوە سەرۆکی جوڵانەوەکە بەڵێنی بە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان داوە کە بەشداری لە کۆبوونەوەکەدا بکات هەر بۆیە پێشتری ژمارێک خاڵی کردە مەرجی بەشداریکردنیان. بەپێی زانیاریەکانی 7 ڕۆژ پلانی بەشداریکردنی فراکسیۆنی نەوەی نوێ بەو جۆرە بووە کە تا 211 پەرلەمانتار نەچناوەڵی کۆبوونەوەی پەرلەمان بەشداری کۆبوونەوەکە نەکەن تا لە ئەگەری ئەنجامدانی کۆبوونەوەکە ڕێکەوتنەکەیان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئاشکرا نەبێت. بەڵام محەممەد حەلبوسی سەرۆکی هاوپەیمانی سیادە پلانەکەیان لێ تێک دەدات و فشار دەکات کە سەرجەم ئەو فراکسیۆنانەی بەڵێنی بەشداریان لە کۆبوونەوەکە داوە بچنە ناو هۆڵی پەرلەمانەوە. ئەو داواکاریە لەلایەن نەوەی نوێەوە ڕەت دەکرێتەوە بەوەش حەلبوسی دانیشتنەکە جێدەهێڵێت و پارتی و ڕەوتی سەدر نیگەران دەکات. بەپێی زانیاریەکانی 7 ڕۆژ دوای جێهێشتنی کۆبوونەوەکە لەلایەن حەلبوسیەوە فراکسیۆنی نەوەی نوێ ناچار دەکرێت بچێتە ناو کۆبوونەوەی پەرلەمان و بەوەش بە فەرمی چوونە پاڵ پارتی و هاوپەیمانەکانی. ئەوەی جێگەی سەرنجە نەوەی نوێ بەردەوام لە میدیا و وتاری بەرپرسەکانیدا جەختیان لەوە دەکردەوە ناچنە ناو هیچ هاوپەیمانەتیەک کە پارتی و یەکێتی تێدا بێ. پێشتر میدیاکانی نزیک لە چوارچێوەی هەماهەنگی ئەوەیان ئاشکرا کردبوو $10 ملیۆن بۆ کڕینی دەنگی پەرلەمانتارانی سەربەخۆ و فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن ئامادە کراوە تا بەشداری کۆبوونەوەکە بکەن. 7 ڕۆژ هیچ زانیارێکی بەدەست نەگەیشتووە پشتڕاستی ئەوە بکاتەوە نەوەی نوێ لە بەرامبەر بەشداریکردنیان لە کۆبوونەوەکە بەرتیلیان وەرگرتە بێ. بەڵام ڕێزان شێخ دلێر پەرلەمانتاری پێشووی یەکێتیەوەی ئاشکرا کردووە لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەڵێنی کردنەوەی گوندی ئەڵمانی و چاڤیلاند لە هەولێر بە شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەکە دراوە. بەشداریکردنی نەوەی نوێ لە کۆبوونەوەکەی ڕۆژی شەممەی پەرلەمان زیانی گەورەی بەناوبانگی ئەو جوڵانەوەیەداوە و بەوە تۆمەتبار دەکرێت کە متمانەی دەنگدەرانی خۆی فرۆشتووە.